کێشەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان و لەگەڵ بەغداوە بۆ دەیەکە درێژە دەکێشێت. ئەم کێشەیە چەندین جار ڕێکەوتنی لەسەر کراوە، بەڵام دواتر هەڵوەشاوەتەوە. هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوەی تر خۆی بڕیاریدا کە نەوتی خۆی بڕوات یاخود نەوتی خۆی بفرۆشێت، هەڵباتەوەش لەسەر ئەو باگراوندی یاخود لەسەر ئەساسیەوەی کە 2007 یاسایەکی دەرکرد بە پشتبەستن بە دەستوری عێراقی بۆەوەی کە یاسای نەوت و گاز بوو. وی لەم ڕێگەیەوە بتوانێت یاخود ئەو شایستە دارایانی یاخود ئەو بەشە بودجەی عێراق کە ئەبێت بیدات بە هەرێمی کوردستان کە نەیتوانێت، بەڵام هەرێمی کوردستان خۆی بتوانێت لەو ڕێگەیەوە دابینی بکات، داهاتی خۆی و ئاسایشی خۆی هەموو ئەمانە لەم ڕێگەیەوە بخات بکاتە بەردەست. بەڵام ئێستا دادگای ناوبژاوانی فەڕەنسا هاتووە لەسەر ئەم بابەتە لێکدانەوەیکی کردووە یاخود بەڕێڕەوەیکی دیکە ئاراستەکەی یەکلا کردوەوە. لەسەر ئەم بابەتە هەستیارایەمە میوانداری بەڕێز بەهرۆز جەعفەرمان کردووە کە شارەزای وزە و سەرۆکی پەیمانگای مێدیترانەیە بۆ توێژینەوەی هەرێمایەتی. سڵاوت لێبێت بەڕێز بەهرۆز لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵ مای ئەمەوێت لەسەر ئەم بابەتە قسە و لەگەڵا بکەم. با بۆ دەست پێ بکەین. بڕیارەکەی دادگای ناوبژیوانی فەڕەنسا کە دەری کردووە لەسەر ئەم بابەتە باسیەوە کات کە کۆتایی یاخود بڵین کۆتایی ڕێگەکەی ئەم دادگایەکە ئەم بڕیارەی دەرکردووە کوردستان یاخود بڵین ئەم بڕیارە بۆ کوردستان یان پرۆسەکە بەو شێوەیە لە ئێستا بە دواوە تەنیا کوردستان بڕیار لەسەر نەوتی فرۆشراو نایەت و عێراقی ژەبێت ئاگادار بێت لی بە کام ڕێگەیانە. سپاس وەڵی من لە دوێنێەوە هەڵایکی گەورە لەسەر ئەم بابەتە دروست بوو. ئەم ڕەوا بزانم ئەمە یانزەمین دیدار و چاو پێکەوتنمە لە میدیای ناوخۆی و دەرەکیە بۆ ئەم بابەتە وەکو خۆی باز بکرێ، وەکو خۆی لە ناو ڕاستیەکانە تێبگەین، نەک وەکو مزایداتی سیاسی و ئایدۆلۆژی ئەوانە. خۆی لە واقعدا لە ساڵی 1990ەوە تاوەکو 2003 تورکیا هیچ پەیوەندیەکی لەگەڵ عێراق نەبوو لە میانەی جەنگی کەنداوە کە سەدام حوسێنیش لە عێراقدا ڕووخاوەکو دیکتاتۆرێک ئەو بوو شیعە لە عێراق هاتنە سەر حکوم. لە 2006 تا 2014 مالیکی هیچ ڕێگەیەکی نەداوەکو سەرۆک وەزیران، من نامەوەکو باواسی واقعکاکەم، هیچ ڕێگەیەکی نەدا کە تورکیا هیچ پەیوەندێکی سیاسی ئابووری بازرگانی لە عێراقا هەبێت. بە هەمان شێوەش لە 2003 بەدواوە کە دەستور بە بەشداری کورد نووسرایەوە، لە 2006 تا 2014 ئەو کاتە حکومڕانی ئەو کاتەی عێراقیا سەرۆک وەزیرانی ئەو کاتەی عێراق جار جار بەبێ هێرشێک لەسەر کەرکووک خانەقین بودجەی کوردستانە بڕا، لە هەمان کاتە سونەکانی پاکتاو ئەکرد لە ئەوەیەوە بوو نەتیجەکەی سەرەڵدانی داعش و تونڕەوی بوو. بۆیە کورد لەو کاتەیە بیری لەوە کردەوە کۆمپانیای فڕەڕەگەزی بواری نەوت ڕابکێشێ بۆ هەرێمی کوردستان کە ئۆپەرێشن بکەن لە مەجای وزەیە. ئەمە ژوا ئەکا پاڵپشتی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زیاد بکە ئەگەر هاتو جارێکی تر عێراق یا ئێران یا وڵاتێکی دیکەی ناوچەکە بیری لەوە کردەوە کورد جینۆساید بکە یا پاکتاو بکە، ئێمە پاڵپشتی نێودەوڵەتیمان هەبێ. ئەمەیە حکمەتەکە لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. پرۆسەکە بە باشی ئیدارە دراوە خراپی ئیدارەداوە، من پێم وایە پرۆسەکە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە لە سەرتاوە بە کۆمەڵی هەڵی جەوهەریان ڕۆشتووە. ئێمە ئەبوو لە سەرتاوە کۆمپانیای ناوخۆیی کوردی خۆماڵی نیشتیمانیدا بمەزرێنین نەوەکو عەقد لەگەڵ ئەوە بکەین، بەڵام عەقدەکانیش هەموو حیزبەکان کردویانم. سێ کەس لێکی کوردستانی مزای لە گرێبەستی نەوتێت ئەوەی کە مێژوو باسیەکات ئەوەی کە تۆ ئەوەی باست کرد لەسەر مێژووی کە هەیە باشە. لەمە دووە هەرێمی کوردستان خۆی بڕیار نادات لەسەر فرۆشتنی بگرابێت بەغداش لەگەڵی دابێت و بەغدا بڕیاربات لەسەری چۆنەوە. بەڵێ اینجا کە وتم باسم کرد تورکیا و هەرێمی کوردستان نقاتی مشترەکیان دۆزیەوە، چونکە بەغدا و حکوومەتی مرکزی لە ساڵی 2006 بۆ 2014 دژایەتی هەرێمی کوردستان و تورکیاشی دەکرد. بۆیە تورکیا و هەرێمی کوردستان کەوتنە یەک لەو مودە تاریخەیە لەو سیاقە تاریخەیە بەیەکەوە پەیوەندی ئابووریان بەست پێکەوە. لە ساڵی 2013 هەرێمی کوردستان و تورکیا بۆڕێکیان ڕاکێشا و نەوتی کوردستان ئەفرۆشێت. لایەزال ئەو بۆڕێی کە ئەوان پیان وایە ناقانونیە، بەغدا پێی وایە بۆیڵی بۆڕی کوردستان ناقانونیە، لە 2017 هەموو ڕۆژێک 80,000 بۆ 150,000 بەرمیل نەوتی کەرکووک بە بۆڕی یەڵی کوردستان ئاچێتە بەندەری جێهان.
چونکە لە ساڵی 2014 داعش ژێڵی بۆڕی کەرکووکی تێک شکاندووە کە ساڵی 1970 بنیادیان ناوە لەگەڵ تورکیایە هەتا ئێستا نۆژەن نەکراوەتەوە ئەمە یەک دوو من خاڵێکە لێرەیە زۆر گرنگە ئەم پرۆسەی دادگای نێوبژیوانیە کە بارگاکەی لە پاریسە ئەم دادگایەکی معتەبەرە لە ساڵی 1923ەوە هەیە ئەم دادگایە قەرار مولزەم ناکا کە تۆ ئیلا دەبێ ئەوە بکەی ئەم دادگایە پشتڕاستی کێشەیەکە کاتەوە عادەتەن ناکۆچی بزنسی ناکۆچی تیجاری لە محکەمەی مەدەنیە یەکلای ناکرێتەوە لە تەحکیمە ئەکرێ ئەمانە تەحکیمی دەولی هەیە وەکو ئەمانە بەم ڕۆڵە هەڵ ئەسن ئەم نەوعە لە دادگا بۆیە پشتڕاستی قەزێکا کاتەوە ئێستا ژەمەی پشتڕاست کردوتەوە ئەمە دوای 9 ساڵ هاتووە 2 مانگە دادگاکە کێشەکەی یەکلایی کردوتەوە ئەنجامەکەی دەرکەوتووە بەڵام لە ماوەی ئەم 2 مانگەیە تورکیا و عێراق لە ڕووی سیاسیە و کێشەکەیان لەناو خۆیانە حەل کردووە بە معنایەکی تر ناڵێم ئەهەمیەتێکی و تۆی نییە ئەنجامی دادگاکە بەڵام زۆر کاریگەری نییە لەسەر تورکیانە لەسەر عێراقیچ کەواتە لێرەیە کاک بەهرۆز سیاسی کێشەکە چارەسەر کراوە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەم کێشەی چارەسەر کردووە تا ڕادێک لەگەڵ بەغدایە خۆتان نەزانن بەڕێ سوودانی و حکوومەتی هەرێم گەشتنەوە لە یەکتێگەشتنی باش لە یاسای بوجە لە دەرچوانتنی یاسای نەوت و غاز من پێم وایە وەکو ئێستا وەکو بە مودەی ئەم زەمانە بۆ 3 4 5 6 مانگی دیکەش هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان و لەسەر موچە و بوجە نییە باشە کاک بەهرۆز کەواتە خوێندنەوەی ئێوە بە خوێندنەوەی خۆتان هەست بۆ واکرێت کە ئەم هەنگاوی ئێستەی دادگای نێودوڵەتی زەمینە سازی نێودوڵەتی عێراق و هەرێمی کوردستان و تورکیا و فەڕەنسای بۆ کراوە لەبەرەوەی کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی عێراقیش پێشوەختە سەردانی فەڕەنسا و تورکیان کردبوو بێگومان ویستم ئەمە باز بکەم ئێمە لە پەیمانگای مێدەترویانە بۆ تۆ ژنێرەماتی 6 ساڵە ئیش لەسەر ئەم پرسە ئەەکەین بزەبر ینی 6 ساڵە لە قوبرس لە میسر حتا تەنانەت لەگەڵان دێ سنتەر و دۆستی دیکەی فەڕەنسیمان هەیە ئیشی لەسەر دەکەین پەیپەرەکانمان بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی بڵاو کردوتەوە لە خۆشم لە ئەکاونتی شخصی خۆشم ئەمانە هەموو هەیە بە پەیپەر حتا لە زانکۆکان بەشێکیان وەکو دیراسایی خوێنن ئەمە بابەتێک نییە کە ئێستا ڕووی دابێ من پێم وایە ئەم ئیتفاقیە ئەم نەتیجەی ئەم دادگایە ئەمەی کە لە عێراق و تورکیا و هەرێمی کوردستان تیا پابەندن هیچ گرژێکی هەرێمی و ناوخۆی دروست ناکات بۆ لەبەرەوەی لە ڕووی هەرێمایەتیەوە ئێستا سیاسەتێک یا سیستەمی بەرەو سیستەمێکی نوێی هەرێمایەتی تازە ئەڕوین لە ساڵی 2021ەوە لە چوارچێوە ڕێکەوتنامەی ئەبراهامە ئیسرائیل پەیوەندەکانی لەگەڵ هەموو کەندا و ئاسایی کردوتەوە تورکیا لەگەڵ ئیمارات پەیوەندەکانی ئاسایی کردەوە خۆتان نەزانن ئیمارات ڕۆڵێکی گرنگیە لە پرسی وزەی کوردستانە تورکیاش بامان شێوە سعودیە و ئێران پەیوەندەکانیان ئاسایی کردوتەوە سعودیە و سووریا پەیوەندەکانیان ئاسایی کردوتەوە تورکیا و ئیسرائیل پەیوەندەکانیان ئاسایی کردوتەوە تورکیا و میسر پەیوەندەکانیان ئاسایی کردوتەوە ئەمانە سیستەمێکی هەرێمایەتی نیۆ پێگەێنن نایەن گرژێکی تازە دەرگایەکی کێشە لە عێراق و لە هەرێمی کوردستان و زەعزەعەیەکی دیکە دروستکەن ئەمریکاش ئەمەی ناوێ بە دڵنیایەوە باشە پێویستە چی بکرێ بۆی کە ئەو زەمینە سازی کە پێویست بوو بکرێت لە ڕابردوو لە سێکتەری نەوت بە تایبەت لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ داهاتی نەوت لە عێراق بۆی کە هاوڵاتیانی کوردستان ترسیان لەوە نەبێت عێراق بەشێک بێت لە یاخود ئاگادار بێت لە پرۆسەی فرۆشتنی نەوتی کوردستان گرفتێکەیە ئەوەیە کە عێراقیش یعنی ئەو وڵاتە تۆکمێنیە کە بتوانێت سەروەری ئاسمان و زەمینەی خۆی بپارێزێت ڕێژەی کورد لە سوپای عێراقا کەمترە لە 100 ڕێژەی کورد لە کۆمپانیای نەوتی باکوورە کە لە کەرکووکە 14,000 منتەسیبیانەیە ڕێژەی کورد کەمترە لە 4% ئێستا بۆیە کورد دەبێ مشارەکەیکی بەهێزی هەبێ لە ئێستای عێراقا و بەردەوام خاوەندارەتی لە قەزەکەی خۆی بکات بە گەرمیەوە و بە ژیریەوە لە بەغدا بێ و فعلەن بیر لەوە بکەینەوە ئێمە لە ناوە چۆن بنیادنان بکەین ناوەوەی هەرێمی کوردستان ئەوەش ڕێگەی دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵک تاوەکو گەنجانی ئەم وڵاتە خاوەندارەتی لە پرسە نیشتیمانی و پرسی وزەی خۆیان بکەن هەروەها لۆبی بکەین لە دەرەوە بۆ ئەوەی وا بکەین کە دانپێنان بۆ پرسی هەرێمی کوردستان پرسی وزە بێت و پرسی ڕوبەڕووبنەوەی تونند و تیژی بێت چونکە هەرێمی کوردستان لە 2 مەلەفە ڕۆڵی کاریگەرە جێڕێ ڕۆڵی یەکەمیان مەلەفی ڕوبەڕووبنەوەی تیرۆر کە خۆتان نەزانن و بینەرەزانێ کورد چ ڕۆڵێکی گەورەی جێڕا دووهەمیان لە مەلەفی وزەیە کە کورد جیهان لەم کاتەیە بۆ تەنەگەیەک نەوت هەندێک خەڵکن ئەچن لە ئاسمانە لە ئەوروپا ئێمە لە مەسەلەی خستنە ڕووی نەوتا ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت خراوەتە ڕوو لە هەرێمی کوردستانەوە ئەمانە کۆمەڵێک پرسن جا پرسی غازی سروشتی ماوە و پرسی زۆر پرسی دیکە ماوە کە ئێمە ئەکرێ بە عەقڵێکی تیجاری مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە بکەین و بیکەین بە پاڵپشتیکەرێکی سیاسی بۆ هەرێمی کوردستان تاوەکو
جارێکی دیکە تووشێ و گە لە کۆمەکیانەی ڕابردوو نەبینەوە. بەڕێز بەهرۆز جعفەر شارزای وزە و سەرۆکی پەیمانگای مێدیترانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی سوپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.